بەڵێ بەڕێزان دشمەلای تەوری کۆتایی پرۆگرامی ئەمڕۆمە سەبار بەکار و چالاکیەکانی بەڕێوەبەری شارەوانی کەرکووک بۆ ساڵی 2024 زانین کار و چالاکیەکانی شارەوانی کەرکووک بەگشتی بۆ 2024 چی بووە؟ هەڵبەتە لە دوای دانانی پارێزگارێکی کورد بۆ شاری کەرکووک لە دوای ئەوەوە ئەو بەدی دەکرێت لە شاری کەرکووکدا کە زۆرترین کار و چالاکی زۆرترین پاکردنەوەی شەقامەکان یاخود هەموو کارانی کە هەموو ئەو پرۆژانی کە لە پێشووتردا لە کەرکووکدا بە تاو نەکراوی جی هەڵدرا بوون لە ئێستادا شارەوانی تازە و هەروەها پارێزگاری تازەی کەرکووک دەیەوێت بەوانە ڕابکات جابر بۆ گفتوگۆکە دەست بەر بۆی کە کار و چالاکیەکانی شارەوانی کەرکووک بۆ ساڵی 2024 چی بوو گرنگترین ئەو کارانی کە شارەوانی کەرکووک لە ساڵی 2024 دا کردووە دەچمەلای زۆر بەڕێز ئەحمەد عومەر بەڕێوەبەری شارەوانی کەرکووک بەشازی ڕاستەوخۆ لە کەرکووکەوە لەگەڵماندا دەبێت کاک ئەحمەد سڵاو لەبێ باین باش سپاس بۆی کە لە بانەی ڕێکوستان نوێست لەگەڵ ئێمە ئامادەیت کاک ئەحمەد ساڵی 2024 شارەوانی کەرکووک توانیوێتی چ کار و چالاکیەک پێشکەش بکات یا خۆزۆتری کار و چالاکیەکان لە شاری کەرکووکدا بۆ 2024 چی بووە؟ بەیانیتان باش بەیانی هەموو بینەران کەناڵەکەتان باش ئێمە ڕاستیەکەی لە ساڵی 2024 چەندین پرۆژەمان با بڵێن جێبەجێ کردبوو بەڵام لەگەڵ هاتنی پارێزگاری نوێ ئەتوانم بڵێم لەو ڕۆژۆی دەست بەکار بووە هەتاکو ئێستا نزیکەی 300 بۆ 320,000 مەتر دووجار کۆنکرێت کراوە لەو شەقامانەی با بڵین ئەمانەی کە ئەکەوێتە قەراغی شار لەبەرەوەی ئێمە لە ناو شاری کەرکووک پرۆژەیەکی ئاوەڕۆی گەورە هەیە ناتوانین لە ناو شار با بڵین هیچ پرۆژەیەک تەنفیز بکەین تەنانەت کاری قیرتاوکردن و کۆنکرێتکردنیش ناتوانین بە بۆنەی با بڵین ئەو پرۆژەیە هەتا جێبەجێ نەکرێ بە هیچ شێوەیە ناتوانین هیچ کارێ بکەین بەڵام ئەو پرۆژانەی کە جێبەجێمان کردوە بەست لە قەراغی شارە لەو گەڕەکانەیە کە تازە دروست بوونە فئتر ئەتوانم بڵێم نزیکی 320,000 مەتر دووجارمان سەب کردووە. بەڵێ ئەو پرۆژانە چین کاک ئەحمەد کە ڕێگرت لە بەردەم جێبەجێکردنی کار و چالاکیەکانتان؟ بەڵێ وەکو ئاماژەم پێی کرد پرۆژەیەکی ئاوەڕۆی گەورە هەیە لە شاری کەرکووک تەنفیز دەکرێت ئێمە چاوەڕوانین ئەو پرۆژەیە تەنفیز بکرێت بۆی دوایی بتوانین سەر لە نوێ شەقامەکان واتە لەلایەن بەڵێ واتە لەلایەن بەغدادەوە دەبێت تەنفیز بکرێت بۆی کە بتوانرێت لە کەرکووکا جێبەجێ بکرێت. بەڵێ لە دوای دەست بەکاربوونی پارێزگار و بۆی کە پشکی کورد لە کەرکووکدا زیادی کرد ئەو کار و چالاکیانە چی بوون کە لە کەرکووکدا ئەنجامدرا ئەو ئاوەدانی و نوێبوونەوەی کە لە کەرکووکدا لە ماوەی چەند مانگی ڕابردوودا بینیمان زیاتر لە کەرکووکدا خۆی لە چیدا دەبینێتەوە تا چەند دەتوانیتانە لەو ماوەیەدا لەو فترە زەمبەرێدا کە ڕاستە فترەیەکی زۆر نییە بەڵام ئەشتوانرێت کاری تێدا بکرێت بۆ باشترکردنی کەرکووک لەو ماوەیەدا چیتان کردووە کاک ئەحمەد؟ بەڵێ لەم ماوەیەدا چەندین پرۆژەی با بڵێین باخچە دروست کراوە لە شاری کەرکووک بۆ نمونە دەروازەکانمان هەمووی نۆژەن کردەوە ئەو باخچانەی کە ئەکەوێتە دەروازەکانی شار چ دەروازەی هەولێر بە یاخود دەروازەی سلێمانی یاخود دەروازەی با بڵێین بەغا و تکریتیش بێت هەمووی پرۆژەی تیات جێبەجێ کرا پرۆژەی باخچە و یاخود جەزرەی وەسەڵی ئەوانەی کە لە نێوانی جادەکانە و چەندین پرۆژەی کەش ئەتوان بڵێم جێبەجێ کراوە لە ماوەی ئەم 4-5 مانگەی ڕابردوو ئێمە ڕاستیەکەی ئەوەی کە جێبەجێ کراوە لەم ماوەیە ئەتوانم بڵێم بایی ئەوەیە کە بە ساڵێکی بە درێژایی ساڵ تەنفیز نەکراوە لە شاری کەرکووک بۆیە جەنابی پارێزگار چەندین جار با بڵێن ئەگەر با بڵێن بەڵێنی داوە پێمان کە پشتگیریمان بکە لە جێبەجێکردنی پرۆژەکان و دابینکردنی پارەیەکی و میزانەیەکی تایبەت بۆ پرۆژەکان بۆیە ئێمەش بتوانین کارەکانمان بەردەوام بێت. بەڵێ کاک ئەحمەد وەزارەتی شارەوانی عێراق یارمەتی دەرچانە لە جێبەجێکردنی کارەکانتان؟
بەڵێ ئەوانیش تەقسیریان نەکردووە لەگەڵمان هەر هەماهەنگن لەگەڵمان. بەڵێ یەکێکی دیکە لەو سیمانی کە لەناو کەرکووکدا زۆر بەدی دەکرا بوونی ئەو پاشەڕ و پاشماوانە بوو کە لەناو کەرکووکدا زۆر هەبوو جا حملەیەکتان هەبوو بۆ پاکردنەوەی ئەو پاشەڕ و پاشماوان دەبێت بزانم حملەی بەکوێ گەیشتووە لە ئێستادا تا چەند دەتوانیتانە کەرکووک پاک بکەنەوە ئەو پاشەڕواریانی لێ نەهێڵن یاخود بەشێکی دیکە لە سیمای گەڕەکەکان هەبوو کە ئاوەڕۆکانی بەناو گەڕەکەکاندا دەڕێت تا چەند دەتوانیتان ئەم کێشانە چارەسەر بکەن؟ بەڵێ بەنسبەتی پاکردنەوەی ناوشاری کەرکووک هەڵمەتمان بەردەوام بووە هەتاکو ئێستش ئێستا کە ناوشاری کەرکووک ببینی زۆر فەرقیە لەگەڵ ماوەی پێشوودا و لەگەڵ ئەتوان بڵێم سەر ئەم مانگە کە یەکی دوو ئەکات چەند کۆمپانیایەکی تازە دێن بۆ پاکردنەوەی ناوشاری کەرکووک با بڵین کەشفیان بۆ کراوە بە پارەیەکی زۆر باشیش ئەگەر بەردەوام بن بەو شێوەی کە ئەو پلانی کە بۆیان دانراوە ئەتوانم وعد بدەمە شاری کەرکووک کە زۆر زۆر پاکە بێتەوە بە هەمان شێوەی شارەکانی هەرێمی کوردستان. بەڵێ حملەی پاکردنەوەکە تا چەندێک دەخایەنێت ئێوە تاکی بەردەوام دەبن بەوەی کە هیچ ئاساوارێکی پیسیج ئاساوارێکی پاشەڕۆ لە شارەکەدا نەبێنێت یاخود تا چەندێک ئێوە توانە و قودرەتتان هەیە کە لە پاکردنەوەی شارەکە بەردەوام بن؟ بەڵێ ئێمە هەڵمەتی پاکردەوەمان بەردەوامە هەتاکو ئەوەی کە ئەو شەریکەیە دەست بەکارە بێت وەکو ئاماژەم پێکرد ئەو شەریکەیەش یەکی دوی ئەم ساڵ دەست بەکارە بێت یعنی لە ماوەی هەفتەیەکی کەیە دەست بەکارە بێت و میزانەیەکی زۆر باشی بۆ دانراوە بۆی بتوانێت بە تەواوی شاری کەرکووک کوچە و کۆڵانەکانی پاک بکرێتەوە. بەڵێ بە گوێرەی بڕگەکانی مادەی 140 هەموو کوردێک لە کەرکووکدا مافی ئەوەی هەیە کە زەویزا وەربگرێت ئەمە بەکوێ گەیشتووە ئایا کوردەکانی کەرکووک سودمەندن لا وەرگرتنی زەویزار یاخود ئەو بڕگانە جێبەجێ کراوە؟ خۆی لە ماوەی پێشوودا مادەی 140 بڕگەکانی جێبەجێ ئەکرا بەڵامەوە فترەیەکە وەستاوە بەس لەگەڵ دەست بەکاربوونی ئەنجومەنی نوێ ئینشاءڵڵا وا چاوەڕێوانین کە بڕگەکانی کەشی جێبەجێ بکرێت و خەڵکی سودمەند بێ لە وەرگرتنی زەوی و بەڵێ جیاواز لە بڕگەکانی مادەی 140 کێشەی زەویزاری هاوڵاتیان هەبوو لە کەرکووکدا دەچێت کوردیشینەکان بێ یاخود کورد زمانەکان بێت یاخود نەتەوەکانی دیکە ئەم کێشانە چارەسەر کراوە بەکوێ گەیشتووە ئایا کێشەی زەویزار کە ڕابردوودا هەڵاکی گەوری لە کەرکووکدا لێکەوتەوە لێستادا بەکوێ گەیشتووە چارەسەر کراوە کێشەکان؟ بەڵێ خۆی کێشەیەکی زۆر هەبوو لەسەر زەویزاری شاری کەرکووک ئەوەی بە علاقەی هەبوو بە مادەی 140ەوە لەم ماوەی ئەخیرە ئەوەی ملاحەزەمان کرد لە پەرلەمانی عێراق دەنگ درا بۆ گەڕانەوەی زەویەکان بۆ خاوەنەکانی و هەڵوەشانەوەی بڕیارەکانی بەعەس ئاواتمان ئەوەیە کە بە زووترین کات جێبەجێ بکرێت و مافەکانی خەڵکی بگەڕێتەوە بۆ خاوەنەکەی. بەڵێ کێشەی زۆری دەوام هەبوو لە خوێندنگەکاندا بەوەی کە لە خوێندنگەیەکدا چەند داوامە دەکرێت زال لە 2 دام 3 داوام دەکرێت لە خوێندنگەیەکدا وەروەها کێشەی منهەجی کوردیش هەبوو ئەم کێشانە بەکوێ گەیشتون ئەوان چارەسەر کراون؟ بەڵێ ئەوە ڕەبتی بە با بڵێن بە پەروەردەوە هەیە ئەوە تایبەت نییە بە ئێمەوە بەڵام کێشە هەیە ئەگەر باسی بکەی کێشەش هەیە تەڵان لە پەروەردەیە لە بواری پەروەردەیە کێشە هەیە لە شاری کەرکووک. بەڵێ کێشەی ئەو خانوانە هەبوون یاخود ئەو زەویزەرانە هەبوون کە زیادە ڕۆ بوون یاخود تەجاوز بوون ئەم کێشانە بەکوێ گەیشتووە؟ بەڵێ بە نسبەتی تەجاوزەوە ئێمە فترەی با بڵێن پێشوو نزیکی 92,000 داواکاریمان وەرگرت بۆ تاپۆکردنی ئەو خانوانی کە تەجاوزن ئەو بڕیارەش بڕیاری 320 بوو لە هەموو لە تەواوی شارەکانی عێراقا جێبەجێکرا لەگەڵ شاری کەرکووک بەڵام لەم ئەخیرە ئەوە بوو هەوڵێک هەبوو کە شاری کەرکووک دەرکەن لەو قەرارە و لە تەنفیزی قەرارەکە بەڵام بە هەوڵی کاک خالید ملاحەزەمان کرد کە ئەو هەوڵە جێبەجێ ئەکرێ و ئێستا لیژنەیەکیان
پێکهێناوە کە دیراسەتی بابەتەکە بکە و کەرکووکیش حیسابی بکاوەکو هەمان شارێکی عێراقی. بەڵێ زۆر سپاس بۆ زۆر بەڕێز ئەحمەد عومەر بەڕێوەبەری شارەوانی کەرکووک. سپاس بۆ تۆ، سپاس بۆی کە لەبارەی ئەمڕۆی کوردستان نویز لەگەڵ ئێمە ئامادە بوویت.